جنابی وتەبێژ بەماوەی چەند ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا کەمتر لە 15 خولەکە ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە بۆ کاری سەرهەڵدانی ئاگرەکە هۆکارەکەی ئەوەی هەندێک داری نەجاری لە خوارەوە بۆ هەندێک کەلوپەلی زیادە لە خوارەوە لە ژێر زەمینە و بینایە تەواو نەکراوە هۆکارەکەی دیار نین تا ئێستا بەڵام سوپاس بخوای گەورە زەرر زیانی گیانی نەبوو ئەی بە بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم ساڵ ئاگر زۆرترە یاخود کەمترە ئەم ساڵ تاکو ئێستا ئاگر کەمترە سوپاس بخوای گەورە و داواکانمان بەرەو کەمیەتێ خاستن مانگی سێ کەمترین ڕووداومان تۆمار کردووە ئەم باڵەخانەیە سیستەمی بەرگری شارستانی بۆ دانراوە یاخود پابەندتان کردو بۆی دەبێت دابنێت ئەم هەموو باڵەخانەکان کە دروست دەکرێت دێن سێت خەریتەیان هەیە نەخشەکانیان دێنە لای ئێمە تەصدیقەکەین و لەسەر ئەوەی ئەو نەخشەیە ئێمە مەرجوڕێنمایە نەدەینێ و کاتی ئیسلامی بیناکە تاوا دەبێت ئیسلامی دەکەین ئێمە ئەگەر هات و مەرجوڕێنمایەکان ئێمە بخۆی جێبەجێ کردو ئێمە ئیسلامیەکەی دو پرسیارم چەند تیم بەشداری کرد لە کۆنتڕۆڵ زیاتر لە 6 تیممان لێرە بۆ بەڕێوەبەریش بەخۆی لێرە بۆ ئەمە هەموو کارمەندەکان و ئەفسەرەکانمان لێرە بووین و سوپاس بخوای گەورە بە زووترین کات ئێمە نەمانێژ ئاگرەکە تەشە نەبسەنێ و کۆنتڕۆڵمان کرد.